ساڵی 1950 لە ڕۆژی 16 نیسان ڕۆژێکیان دیاری کرد بۆ ڕێزگرتن لە کارمەندانی کتێبخانەکان. ئەو کەسانەی کەواکەن ئەگەر تۆ سەردانی کتێبخانەیەکت کرد نەتزانی چۆن کتێبێک بدۆزیتەوە یان ئەوەی کە ئەبینین ئێمە کۆمەڵە کتێب لە ئەم شوێنەیە هەڵ ئەگیرێت ئەدرێت بەدەست کەسانەکە سەردانی ئەەکەن بەڵام بە شێوازێکی زۆر ڕێک و پێک و جوان ئەی پارێزن. جا ئەم کەسانە زۆر جار بەداخەوە لەگەڵەوەی کە ئەرکێکی گەورە لە سەرشانیانە بەڵام لەوانەیە کە ئەو ئەرکە گەورە زۆر بەرچاو نەکەوێت. هەر بۆیە لە ئەم ساڵی 1950 هەڵدراوە بۆ تیشکخستنە سەر دڵسۆزی ئەمان و خزمەتکردنی کتێب ڕۆژێکیان بۆ تەرخان کرێت. هەر بۆیە ڕۆژەکەش بە ناوی ڕۆژی نیشتمانی کارمەندانی کتێبخانەوە ناوی لێ نراوە. جا ئێمەش ئەمڕۆ هەڵمانداوە لەسەر ئەم بابەتە بدوێن و هەر بۆی میواندارەتی بەڕێز نەجات حەسەنمان کردووە بەڕێزیان پسپۆری کتێبخانە و زانیارین و لەگەڵ بەڕێزیان باس لە کتێب و کتێبخانەکەین لە لای خۆمان بە چ شێوەیەکە. خەت و نەجات زۆر بەخێر بیت ڕۆژەکە لە بەڕێزت و هاوکارانت پیرۆز بێ. باسی ڕۆژی نیشتمانی کارمەندانی کتێبخانەمان ئەکرد لەگەڵ بەڕێزت وتت لە کتێبخانە ئێمە ڕۆژێکی وامان نییە بەداخەوە ڕۆژی کتێبمان هەیە بەڵام ڕۆژی کارمەندی کتێبخانەمان نییە. هەر لەمەوە دەست پێ بکەین بۆچی ئەوێت کەسانێکی دڵسۆزی لەم جۆرە ڕۆژێکیان لە کوردستانی خۆمە بۆ ناو نەنرابێت؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە لە کتێبخانەی گشتی سلێمانی و کتێبخانەکانی کەش ئەو کارمەندانی کە ئیشەکەن لە پشت کتێبەکانەوە نابینرێن چکە بەشی هونەریمان هێمە لە کتێبخانە هەر ئەوە نییە کە کتێبەخانە خرێتە ناو شێڵفەکانەوە یعنی کۆمەڵە کارمەندی دیکە هەیە لە پشتی ئەم ڕەفانەوە کار بەڵێ وکاڵی جوندی مەچوول دیار نییە. ئێمە خۆشوی زۆر سپاس. ئێمە لە ئەو بەشی مەشەن بۆ نمونە بەشی تەزویدمان هەیە بەشی فارەسە و تەسنیفمان هەیە بەشی هەروەها دروستکردنی کارتەکانمان هەیە ئەمان هەمووی ئەکرێتە شوێنی خۆیت خالی کۆمپیوتەری ئەکرێ دوایی ئەم ئیشانە هەمووی بێ بە بەرهەمی ئەوەی تۆ بتوانێت ئەم کتێبە بخەیتە ناو شێڵفەکانەوە ناو فڕەفەکانەوە کە خوێنەریان هاوڵاتیە ئیسیعارەیەکە لە ڕێخوازێ لە ناو بەشەکانە دەمان ئەمە کەس ئەمانە نازانێت بەس مۆزەفەکانی ئەو ئیشانە ئەکەن خۆیان ئەزانن بە شێوازێکی زانستی چکە علمی مەکتەبات خۆی علمە یعنی ئەوە نییە بڵێ شتێکی هەڕەمەکێت تۆ بتوانانی کتێبێ بخەیتە ناو ڕێفێکەوە بڵێ من بە ئاسانی چخمە کتێب و دوان نییە. ئەمێ سەر کتێبخانە نزیکی 300,000 کتێبمان هەیە. ئەم کتێبانە ئەگەر تەسنیفێنەکەی پۆلێن نەکرێ کە تۆی کتێبی استیعارەکەی کتێبێکمێ مەسەلەن بۆ نمونە لەسەر فیزیا ئەگەر ئەمە پۆلێن نەکرێت لە بینێم هەموو کتێبات تۆ چۆن نەتوانی بیدۆزیتەوە. ڕاست بسمانێکی سادە پێمان ئەڵێ ئێوە ئەم کتێبانە چۆن دائەنن چۆن پۆلێنانەکەن؟ بەڵێ ئێمە خۆمان پێش ئەوەی کە مەحەد بکرێت و مەحەدی مەکتەبات پەیمانگای مەکتەبات ساڵ 2004 شێوازێکی پۆلێنیان گرت بۆ بەر ئەویش سەر و ژێرە بوو شێوەیەکی سادەی پۆلێنی دیوی دەی بوو. ئێمە سیستمی دیوی دەی بەکارێنی ئەمریکی ئەم سیستەمە سیستەمێکی زۆر وردی بیرکاریە خۆی ئەو عالمی کە دایناوە ملفلدیوی مامۆستای جامعەیەک بۆ لە جامعەکانی ئەمریکا مامۆستای بیرکاری بووە عالمێکی زۆر زیرەک بۆ عالم بۆ لە بیرکاریە هەستاوە کێشەیەکی گەورە بۆ لە کتێبە کە کتێبەکان جوان ینی بە ڕێکوپێکی و بە شێوەیەک نەئەخران ناو شەڵفەکان ئیستیفادەی لێ بکرێ ئەم سیستەمەی دانا بۆی بە ئاسانترین شێوە تۆ بگەیتە کتێبەکە کە من یەی بۆ لای من ئەڵێن کتێبێکی فیزیان بەرێ ماوەی بهێنان و برنەکەی نەگاتە دەقە و نیوە تۆ ئەگەر لەوە زیاتر بێ ئەوەی تر ئەویش مەحتەلە بێ و تۆشی ئیستیفادەیەکی واناکە ینی ئەبێ بە کێشەیەک ئەمە وای لێ کرد ئەم سیستەمەدانێ ئەم عالمە ئەمە کارتەکان وەرەگرن کۆمەڵک ژمارە و پیت و ئەمانە لەسەرەتی ئەمانە هەرێک و باسی چی ئەکاس؟ ئەمانە ئەم ڕقمانە ئەمە کەسمان لە خۆمانە و نایهێنی ئەمە دروستکردن ئەم ڕقمە جاری وایە بە 15 ڕقم ئێمە سجلاتمانەیە هەمووی هی دیویە ڕقمەکە لە مقابلی نووسینێکە بابەتەکان ورد بۆتەوە خۆی دیوی هاتووە بابەتەکانی هەمووی زانستی کردو بە دە بابەتەوە لە 0 دایناوە تا نووسە کە ئەڵم سێسوور ینی بابەتەکانی هەموو هین علومەکانی کردو بە دەبەشەوە ئەم دەبەشەی ور کردوتەوە ئەم دەبابەتی لەم دەبەشە ور کردوتەوە
ئەم دەشە ورترە بێتەوە یعنی بۆ سیانی تر بۆ تا بێ بەدەدانە دوای لە دەکە شتێپەڕەکە زیاتر ینی سیستیمەکەی وا دروست کردووە چەند ڕقمی بۆ زیاکەی بۆ ئەم کتێبە وەکو بابەت هیچ زەرێکی نابێ هیچ کێشەیەکی بۆ دروست ناکە زۆر بە ئاسانی بەس ئێستا ئەبێ کێشەکە لە چیایە ئەمە بێ خوێنرە عیلمە یعنی من ئەگەر ئێستا لێرە بۆە بەدەستمە پیشان مای ئەمەە مهینمان هەیە سجلی دیوی هەمووی ئەگەڕێ مەسەرەن بابەتێکەیە لەسەر حکووتم بە هەر فیزیاکە بینینەوە ئەگەڕێم بزان فیزیاکە لە ڕقم چەنایە وردەکاری هەیە بەڵێ وردەکارێکە لە 500 فیزیای دانیەوە لە 500 وردەکاری زۆتیە ئەبێ ناڵێ بنزیکی دەڕقم من ئەمە ببی دۆزمەوە ئەگەڕێم لە ڕێی کەشافمانەیە کەشافکەگەڕن جاڕقەمەکە دڵمیشێکی زۆر وردە ئەینەن چنینە نەبێ بەڵێ تۆکو چنین وایە دکتۆرای لەسەر هێنرێ پسپۆری هەیە ینی پرۆفیسۆری هەیە لە هەموو جیهانە یعنی تۆ ئێستا مەکتەبەی کۆنگرێسی ئەمریکی بە ملیۆن ها کتێبیان هەیە ئێستا گەر عیلم تەتەوری کردو بەهۆی کۆمپیوتەرەوە بەهۆی ئەم تەکنەلۆجیایەوە ئیدخالی معلومات دەکەن و خەزنی ئەکەن جاران ئەمە نەبووە ئەمە جارانە لە ڕێی چەکمەجە و لە ڕێی ئەم کارتۆمە بۆ بەس ئێستایشەکان ئاسانتر بووە هەمووی ئیدخالەکرێ لە کۆمپیوتەرە کلیکیەکەی کتێبەکانە هەمووی بۆ هێنێ چیان هەیە چیانێ لە هەموو دنیاوای لێ هاتووە لەبەرەوە ئەم سیستمە ئەم ڕقمانی کە ئێمە هێنی کە جەنابە وتی بە کتێبەکەوەیە ئێمە لێرەوەی هێنین بەزەوە خوێنەر نازانێت چه پێویستی پێی نییە لێک شو هاتووە بەسەوە ڕقمەکە بەتەوە بە بەشی ئارە ئەڵێ ئەو کتێبم بەرێ دێمە خۆمان نەزانین چیە و ڕقمە بێگومان زۆر باشم خاتونگیان ئەوەی کە باست کرد کۆمەڵی گوردەکاری و بابەتی زۆر جوانت باس کرد لە نێو کتێبخانەیە خودی کتێبخانە لە نێو کتێبخانی گشتی سلێمانیا خود کتێبخانەکانی تریش تا چەندە کەسانی پسپۆڕ و شارەزا دانراون بۆ ئەوەی ڕێنوێنێکی زۆر باش بێن با خوێنەرانی کتێب لە هەمان کاتا خۆشیان بەپی ئەو سیجلاتەی کە بەڕێزت باست کرد بە شێوازێکی وردەکاری کار بکەن هیچ کات تووشی ئەو نەبوون بۆ نمونە گرفتێکە بێت لە کاتی تۆمارکردنی ناوێکە بۆ بێت یان پیتێک بە هەڵە نووسرا بێت ئەمە ڕەنگە وەکو چۆن ئەڵێ ناهاوسەنگی لە تۆمارکردنی ناو ئەو بابەتانەیە دروست ببێت کە کەسانی پسپۆرکاری تیاکەن تووشی هیچ گرفتێک نەبوون لەو کاتانەیە بەتاکید لە هەموو ئیشەکە خەڵکی گرارەگەی بڵێ توش نابم ئەو ڕاستگۆنیە ینی لە هەموو ئیشەکە تەنها دکتۆر لە عملیات شاخەڵەکە ڕەبتە بێ ژیانی ئینسانێکەوە بەس ئێمە عادەتەن ئەو هینمان هەیە وردەکاریمانێ بۆ ئیشانە ئەڵێ تەدقیقمان هەیە زوو تەدقیقەکەینەوە لە کتێبەکانی خۆمان ئەڵێن بزانین چ کتێبی ڕقەمی زۆر جار هەیە مثلا لە بیدایەت تا زۆر شارەزا نەبوو بێتین چونکە من ئێستا نزیکی 7 ساڵی شەکەم لەما لە دوای کە تەخەڕوجم کردووە لە مەحەدەکە 7 ساڵە لە ئیشی پۆلێنکردنی بە تایبەتی عارەبیەکانە کە من ئیشی تیاکەم ئەگەڕێینەوە بەدوایە کۆمەڵێ کارمەندی دڵسۆز و ئیشکەرین بەڕاستی دەستی هەمویانە گوشم هەموو لەلایەک یعنی هەلێکە و لەلای خۆیەوە هیلاکە یعنیەوە نابیندێ بەس ئێمە خۆمان لە ژورانی پشتەوە بینین ئیشەکەی ئێوە ڕۆژانە بۆ نمونە جیاکردنەوە و ناوەکان تۆمارەکەن یان پێداچوونەوەیکی باش ئەکەن بەو سیستەمەی کە خۆتان کاری لەسەرەکەن ئەوەی کە هەبێت دووجار بەو سیجلاتانە ئاچنەوە یاخود هەفتانە کار ئەکەن لەو بابەتانی کە ئەتانەوێت تیشکی بخەنە سەر ئەوەی ڕاستی بێ ئێمە ئیشەکانمان مەراحلە بەڵێ لە مەرحەلەی تەجدید بەشێکمانی پێڵێن بەشی تەزوید تەزوید یعنی ئەو بەشەیە کە هەچی یەک ئەچێتە ئەو بەشە بۆ کتێبخانە مە بەسمە چییە سەرچاوەکانی خوێنەوە لە کتێب لە مجەلا لە موادەکانی تر ئەوەی کە ئەبینرێ و ئەبیسرێ زۆر جارێمە بەشی نابینامان هەیە مەسەڵەن بۆ نمونە لە کتێبخانە گشتی ئەو کتێبەکانیان جیاوازە سیدیان هەیە گوێی لێگرن و ئەمانە یان هیوا هەیە ناوێ مەسەڵەن بە کتێب سەیریکە زۆربەی کتێبەکان ئەو کتێبانە ینی هەمووی نا ئەوەی ڕاستی بێ لەم ئەخیریا کتێبەکانی خۆمان داوای سیدیان لەکەین هەر کتێبێ ڕقەمی سپاردنی بینێ ئەڵێ نەبێ سیدیکشی لەگەڵا بێنن سپاردن ژماری سپاردن ژمارەیەکە بۆ کتێب کەیکی کەوەری ناگرێت ژماری ئەو کتێبەیە ئیتر بێ بە ڕقەمی ها ڕقەمی هەویە چۆنە ئەو ژماری سپاردن ئەگەر ئەو ژماری سپاردنی پێ وەکو چۆنێک سپارێکە لە حکومەتەوە ئەمە هین کراوە ها کوالتی کۆنتترۆل کوالتی کۆنتترۆل لە ژماری سپاردن لای ئێمە لای کتێب ئیتر چێتە بازارەوە ئێمە خوێنراوەتەوە تەدقیق کراوە لای ئێمە نوسخەیە پێشتەبە بۆی سەیریکەن بەشێک هەیە
تایبەتە بەو ئیشە دوای ئەوە کە ڕازی بزانیان گونجاوە ڕقەمی سپاردنی هەیە کە ئەو سپاردنی پێ بێت لای کتێبخانە گشتیەوە تەقیق کراوە و مۆری هینی لێیراوە ئەوەی کە ینی گونجاوە بۆی بچێتە دەرچکە و کتێبێ شەرنێ گونجاو بێ بۆی بچێتە ناو ینی مەبەستمێکە ناوبازان ناو کتێبخانەکان ناو ئەو شوێنانی کتێبی لێ فرۆشرێ کتێبخانە گشتی بێیان یان شوێنی کتێب فرۆشتنی کتێبێ جا ئێوە کە مادام بەم هەموو دڵسۆزی و ئیش ئەەکەن پێم وا بێبوون منە ئەگەر کتێبێ بوون بێت کتێبێک بە باشی نەگەڕێنرێتەوە خەمێکیشی لێ خۆن زیاترین گرفتەکان لە کاتی کرێدان یان بە ئەمانەتدانی کتێبەکان بە کەسانە کە سەردانەکەن چییە کە ڕووبەڕوتانە بێتەوە؟ ئەوەی ڕاستی بێمە بەشی عارەمانەیە چکە ئێمە بەشەکانمان زۆرە و با هاوڵاتی ژەگەر سوتفەی کرد بە نات بێ بۆ کتێبخانە لە ڕێی ئێمە و بەشەکانمان بناسێ بۆ ئەگەر بزانێ بەشمان هەیە زۆر کەس کە هێتاویە نازانێ ئەم بەشانەمانەیە بۆ بەشی کوردیمانەیە بەشی عەرەبیمانەیە بەشی فارسیمانەیە بەشی گۆڤارەکانمانێک کاڵم گۆڤارەکان یعنی مجەلە و جەریدە و ئەو شتانە بەشی خولاهین مەراجعمان هەیە مەراجع ئەو کتێبانەیە کە ناچێتە دەرەوە مەسەن وەکو قاموس و ئەم شتانە بێت لەنەو کتێبخانەکە بەڵێ یعنی کە ئەڵێ مەراجع مەرجە مەبەستی کە لە ئەوڵ و ناخوێنێتەوە تا ئاخیر کتێبە خوێنرێتەوە تۆ معلومەیەک دەرەکەیت و ئەویتەوە لەبەرەوە ناچێتە دەرەوە چکە دەستکەوتنی تۆ زیرساجە ئەمە لە هەموو کتێبخانەی وڵاتانە هەیە ئەو لە وڵاتان هەر زۆر مهمترە ئێمە ینی بچووکین لە چاویانە ئەوانە هەر شێوازی زۆر سیر بەکارێنەوەی ڕاستی بێ من خۆم داسا هیچ کتێبخانەیەکی دەرەوەم نەبینیوە بەس وەکو خۆم متابعەکەم یعنی متابعەکەم ئەو شتانە بەسم لەوێ ینی ئێمە بەستا بەشی هینشمانەیە شخصەکانمانەیە ئەم بەشی شخصیانم بریتێ لەو کتێبخانانە کە کەسەکەی کۆچی دوایی کردووە حەز ناکەن بیفرۆشن مەکتەبەکە یان لە ناو بچێت یان پێشکەشی کتێبخانەیەکان بەڵێ یاخۆ هەر خۆی ماوە لە ژیانە حەزەکە کتێبخانەکەی خەڵک سوودی لێ وەرگریە وەکۆی خۆی ینی خۆی سوودی لێ وەرگرتووە ئێوە خەڵکی کەس سوودی لێ وەرگریە بەشی فارسیەکانمان هەیە هەروە بێتەوە بەشی نابینامان هەیە ئەمانە بەشی مناڵانمان هەیە کە بەشێکی زۆر گرنگە من بە زۆر گرنگی ئەزانم لە ناو کتێبخانەکە و بەشەرەم بەش گرنگتر یعنی بۆ این تایبەتمەندیەکی خۆی هەیە چونکە سەردانکاری باشیشی هەیە ئەم بەشە بەڵێ سەردانکاری باشیە لە کاتی مەکتەبە بەرناکەوێت من خۆشحاڵم لەبەر ئەوەی ئەگەر دایک باوک مەجالیانیان لە دایک باوک زۆر کەمەیان بینم مناڵ بێنن ینی هاوینێکی دوور و درێژە شوێنمان هەیە لە سعات 9 بەیانیەوە بۆی نزیەکی نیوەڕۆ 12:30 تۆ توانین مناڵەکە ببینی بەچی خوێندنەوە پێم وایە چالاکی تریشتان هەیە لەگەڵ کتێب خوێندنەوەیە لە کتێبخانەیە بڵێ ئێمە چالاکیمان ناوبەناوە بێت بەپێی وەرزەکان بەبێ مناسبەکان مەسەڵەن سیمینارمان هەیە کۆڕەکرێ پێشەنگای کتێبی تایە هەروە بێتەوە بەشی مناڵان هینیانەیە ئەوە بەشی مناڵان شوێنێکیانەیە نمایشی سینەماییە هەفتەی 2 جار فیلمی مناڵانیان بۆ لێن فیلمێکیانی گونجیان بۆ لێن بۆ ئەوەنێ بۆ مێشک و شتیان ینی هەرچەنە خۆی مناڵێ سامەنە تەتەوەری تەکنەلۆژیا هەموو شتێ بینێ بەس وا نییە تۆ بیتە جەوێکی دەرەوە چێژێکی تایبەتیە تا بەیانی خۆی لە ماڵەوە فیلمی بۆ لێە هینی لێ سا تۆ تابانی سەیری تەلەڤیزۆنی گەورۆشکەی کە ئەچیتە سینەما شتێکی ترا ئێمەش لێرە بە سینەمایە ئەوی بەشی مناڵان وایانی شوێنێکیانوا تەرخان کردو بە بەشی سینەما لە ناوی شەوە مسابقەیمە فترێک پێشبڕکیە هینمانە بخوێندنەوە جایزەیەکی مالیمان تەرخانە گرنگە بەڵێ بابەتی بڕکیەکەن بۆی کە کامیان باشترین خوێنەرە هەندێک کەس هەبێت دوو هاوڕێ بن بێکە و سەردانی نێو کتێبخانە بکەن یەکێکیان ڕەنگە تااقەتی خوێندنەوەی نەبێت بەڵام یەکێکیان زۆر چالاکە لە خوێندنەوەی کتێبە ئەوەی تریش ڕائێنێ کە بچێتە سەر سیستمەکەی ئەو زیاتر خوێنەری کتێبێت بۆی ئەوەی کە باسیشت کرد لە نێو بەشی کتێبخانەی مناڵانیشە کەشێکی زۆر ئارام و ڕەنگاوڕەنگی ژوورەکەش ڕۆڵ ئەبینێت بۆ ئەوەی کە سەرنجی منداڵ بەلای کتێبە زیاتر ڕابکێشێت نەخوازە سەرنجی مامۆستایان و دایکان و باوکان پرسیارێک تر تێڵکێشی بکەم لەگەڵ قسەکانی بەڕێستا تا چەندە گرنگە ئەو تیمانەی کە لەوێشن بەڕوویکی خۆشەوە پێشوازێکی گەرمکەن لە خوێنەرانی کتێب چووکە ئەمە پێم وا بێت خاڵێکی گرنگە بۆ ئەوی کە خوێنەر زیاتر حەز بکات لە نێو کتێبخانە یاخود ئەگەر کتێبەکەش بێتە ماڵەوە ئیسیعاری بکات لە ماڵەوە بخوێنێتە
بە بۆچوونی من با بە زمانێکی سادە قسە بکەین چکە با خەڵک زیاتر تێماکە چکە من لەو زمانە کوردی پەتیشە تۆ زێ ئەوە نیە خەڵک ئەوەنی هەموو کەسێ ناتوانین چکە بە زمانێکی ڕاستە خۆماڵی زیاتر لێکری زیاترەکەی هەمومان. بەڕای من کارمەند لە کتێب مهمترە، کارمەندی سەر کتێبخانەکە لە کتێبەکە مهمترە. تۆ ئەتوانی بێ کتێب وا لەو مناڵە بکەی شەوقێکی بۆ خوێنەوە دروستکەی، بەس کە تۆ کەسێک بیڕقە لە کتێب بێ لەسەر کتێبخانێ دارابی با کتێبەکان بە ئاوی ئاڵتونیش نووسرا بێ مناڵ ناچێ بەلالی ئەترسێ لەبەری تۆ ڕقلێ. ئێمە خۆمانەها دایم مناڵە بۆ هەر خۆمان هەچ کەسی ئەمی بینیوە ڕقی لە دەرزێ بۆ لەبەری مامۆستاکەی خراپ بووە هەتا ما عقدەی بەرامبەر و دەرزە وەرگرتووە. خۆ کێشە لە دەرسەکانیە لە وانەکە لە کێشە لەوەی کەوانەکەی وتوێتەوە بە شێوازی وتیزەوە کە تۆ یعنی بەقا هەموو دنیا ڕقلی هەڵگرتووە. جوانی واشە بۆ ئەمەنە قورس بوو مامۆستاکەی چونکە مەبەستی بووە یعنیا خۆشەویستیە بابەت تەلەباکە بەوانێکە دوانەکەی لێ بوو بە ئاودۆ. لەبەر ئەوە کتێب بینا ئەمانە سەرەکین شتێکی زەڕورن، بەس ئەوەی کە لە هەمووی زەڕورترە ئەو کارمەندیە کە تۆ لەسەر ئەو شوێنەدانی ڕاوی ئەنەی ئیدارەیانی هەموو شوێنێک بڵێ نەجاحبوونی هەموو شوێنی ئیدارەدانەکەیەتی. ئێستا من لەسەر قسەی تۆوە کێشەیەکی گەورە هەیە ئەگەر ئێمە بمانەوێ خەڵک فێری خوێنەوە بکەین. من ناتوانم بچمە سەر جادە لەبەر دەم کتێبخانەیە خەڵک بانکەم لەم وەرە بخوێنەرەوە شانی بگرم باڵی بگرم بێرمەژیرۆ. کتێبخانەمە ئیشی نییە، کتێبخانە ئەرکێکی هەیە دابینکردی سەرچاوەکانی خوێنەوەی بە هەموو بابەت و جێشێوەکانەوە دایانێ لە کتێبخانە ڕێزە خوێنەرەگرێت چی بێ ئەیاتێ هەوڵەیە چنەوە بابەتێکی تازە بێت لە ئیمکانیاتی هەبێ بیکڕێ بوو کتێبخانەکە بۆیە کە تۆ هاتی دەستیکەوێ. ئەمە ئیشی کتێبخانێ هەرچەنە مجموعەشی دێ سیمینار و کۆڕ و پێشبڕکێمانە وا لێکە خامشۆکەرانی کتێبخانە زۆر بێت. بەس من ناتوانم خەڵک بە زۆر بانکم خوێنەوەیان فێرکەم. ئەمە با خەڵک تێبگا کتێبخانە خەڵک فێری خوێنەوە ناکا بە زۆر. ئەمەی کە لە سەرێتی دایمن لە هەموو مناسبێ کاوتومە بێ ئەوەی بەشدار بێ و مەوجود بێ پەروەردەیە ئەبێ مناڵ لە ڕۆزۆ فێری خوێنەوە کرێ. لە هەموو سیستمی دنیا من زۆر پرسیارم کردووە کەس و کارمان هەیە لە ئەوروپا و لەمانە بە تایبەتی ئەوروپا وڵاتەکانی تر بەلای بەس ئەوروپا کە باسەکەم مناڵ ئەڵێ کە عمری ئەبێ بە 2 ساڵ ئیتر ئەم مناڵە فێری کتێبیەکەن کتێبی بەبێ خوێندنەوە هەر ڕسمی جوان جوان بۆیە عشقی لەگەڵ هاوڕێتیەک لەگەڵ کتێبە دروستکە لاپەڕە هەڵاتەوە سەراتاکەی وا بۆ لە 2 ساڵیەوە حکایەتیان هیچ شوێ ناخەوم بەبێ حکایەت خۆم مهینەکە لە حکایەتەکانیە لەوەیە کە تۆ پێڵی کەم کتێب گرنگە خەیاڵی بۆ دروستەکەی ئەمێنێتەوە خەیاڵی ئەزای چۆن خەیاڵی فراوانەکەی یعنی هەمووی ئەو شتانی کە بووی باسکەی لەو کتێبە ئەیبینی شەوی کا بە خەو خەوی یعنی بۆ ئەبینی خەڵکیان هەیە هەمووی ئیبداعەکە لە هەموویە ئیبداعەکەن ڕاستە یعنی سەبەبێکەیە کە لە مناڵی جاگەر چ پەروەردەکەی بەوە پەروەردەکە ئەوە ئەساسە لەوێ دایک و باوکیشە ئەنی دایک و باوکە شەو بە دیاریوتی مامۆستاکە لە مەکتەب بە دیارەوە نییە شەو حکایەتەکەی بۆ بخوێنێتەوە ئەبێیەکێک لە شەرتەکانە بێ شەو کە نووزە بە حکایەت بخەوێ. جامەت کاریگەری لەسەر کەسایەتی منداڵەکەش دروستەکە هەم دڵ و دەرونێکی ئارامیشی ئەبێت هەم لە شوێنی کارێکەشی بە جوانی مامەڵاکە ئەبێ بە شخصێتێکی تر مێشکێکی فراوانی هەبێ بە ئاسانی هەڵناخڵەتێ یعنیاڵی تاکێکە بێ شخصێتێکی خۆیە بێ لەوێش ئەگەر پێم بڵێن گرفت نییە گرفت زۆرە خەڵک کێشەی زۆرە ئەمانە شتێکی تر بەس با من باشەکانی ئەوان وەرگرم وڵای ئێستا خەڵکی لەوانێ بڵێ ئەو تا دنیا خەڵکیانێ مدمینە و سەرجادەیە و مەشروب و ئەم شتانیانەیە کێشانێ بەس با من ئەوانە وەرنەگرم شتە باشەکان وەرگرم ڕاست کە تاکی کوردی پێ دروستکەم بێگومان کتێبخانەکانی قوتابخانەکان ئەبێ کارمەندێ بخەنە سەر کتێبخانەکەی قوتابخانەکەیان حەزی لە کتێب بێ ڕقی لێ نەبێ من نییە تەکی دەکەم زۆربەی زۆری ئێستا کتێبخانەکان ڕقیان لە کتێبە چۆن مناڵ بێنێتە ناو کتێبخانەکەەوە خوێنێتەوە چۆن تەشجیعیکە ئەبێ ئەو شخصی لەو کتێبخانەیەدا دەبێ بچێتە ژێر زەڕەبینەوە ئەنجا بیخیتە ژێر بزانە و مەکتەبە چی لێیە هەر لە پۆلی یەکەوە
کەسێکی ڕووخۆش بێت کە هەر لەبەر بینینی بزەکەی ئەویش بێجارێکی ڕاستەوە کتێب تەواان ئەبێ داوای کرد بە ڕاکێشان بێنێتە ژوورەوە ئیلا کتێبێکی هەرباتێ تر خۆی دواتر لە ڕۆژەکانی فێرە بێ بەخوو چۆنە موبایلە بوو بەخوو کە ماڵی هەموو دنیای وێران کردووە وایە کتێب خوێندنەوەش بێ ئەوە بێ بەخومان ڕاستە دەستەکانە خۆش سپاس بۆ ئەو هەموو دڵسۆزی بەڕێزت و هاوکارەکانت ئینشەڵڵا کە سەرکەوتوو بن زۆر سپاس منیش پێ خۆشحاڵ بووم ئێمەش بە هەمان شەوە